وەکەم ئاگادارن عێراق نقمی کۆمەڵێک کێشە بووە کە ڕەنگە چارەسەرکردێنە ئەگەر نەڵێن مەحاڵە زۆر زەحمەت بێ هەر لە نەبوونی سەروەری لە چەکی بەڕەڵا ئێستا کێشەی دۆلار و دیناریشی هاتۆتە سەر بە حکمی ئەوەی گوایە دۆلار لە عێراقەوە بۆ وڵاتانی دەر و دراوسێ دەچێت ئاخۆ ئەم شاندەی عێراقیش کە دەچێتە ئەمریکا دەتوانێت کێشەکان لەگەڵ ئەمریکا چارەسەر بکە و نەهێڵێ چیتر بەهای دینار دابەزێ یان نە. ئێمە گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بیلال وهاب توێژەر لە پەیمانگای واشنگتن کە لە ڕێگای سکایپەوە ڕاستەوخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵماندایە. کاگە دکتۆر ناتوانم بڵێم شەوتان باش پاشنی وەڕۆتان باش سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 بۆ خۆدا گەداری دۆخی عێراقی هەفتەی داهاتوو شاندێکی عێراقی سەردانی واشنگتۆن دەکات پرسی دابەزینی بەهای دینار و بەرزبوونەوەی بەهای دۆلار تاوتوێ دەکەن. پرسیارەکە ئەوەیە ئەمریکا بە چ شێواز و مەرجێک دەیەوێت لەگەڵ عێراق ڕێک بکەوێت؟ قوربانگیان سەرەتا ئێوارەتان باش ڕێز بۆ جەنابەت و بۆ بینەرانی K24. هەڵبەتە ئەم بابەتە بابەتێکە کە بە گرنگیەوە لە سەردانەکەی وەفدی عێراقی شاندی عێراقی بە سەرۆکایەتی دکتۆر فواد حوسێن باز دەکرێت چونکە بابەتێکە کە لە عێراقا جۆرێک لە هەڕەشەی بۆ سەقامگیری حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی دروست کردووە لەلایەکەوە و جۆرێکیش لە ڕاوکەی دروست کردووە لە ئابووری و لە بازاری عێراقا. بەڵام با تێبگەین ئەم بابەتە با بڵین باگراوندەکەی چۆنە لەلایەکەوە بوعدێکی ئیقلیمی و نێودەوڵەتی هەیە لەلایەکیشەوە هەندێک تایبەتمەندی هەیە کە تایبەتە بە عێراق. بوعدە نێودەوڵەتەکەی لای جەناب و لای بینەران ڕوونە ئەوەیە کە جەنگێک لە ئۆکرانیا ئەگوزارێت کە ئەم جەنگە ئێران و رووسیا ڕۆژ بە ڕۆژ بەیەکەوە و لە یەک نزیک ئەبنەوە و ئەوە تا ئەبینین رووسیا چەک و درۆنی ئێرانی ئەکرێت و هەردوو وڵاتەکە رووسیاش و ئێرانیش جۆرێک لە ئابلوقەی دۆلار و ئابلوقەی ئابووریان لەسرە. بەڵام لە هەمان کاتە بە یارمەتی هەندێک لە هاوپەیمانەکانی ئەمریکا ئەم ئابلوقەیە بە ئاسانی ئەشکێنرێت. چۆ با باسی عێراق نەکەین ئیمڕۆ جێگیری وەزیری دارایی ئەمریکا لە گەڵ ئیماراتیەکان قسەی دەکردکەوە لە ڕێی دووبەیەوە بۆ نمونە ئاسانکاری دەکرێت بۆ بازرگانانی رووسیا و ئێران کەوا بتوانن جۆرێک لە پارەسپیکردنەوە بکەن کەواتە زەختێکی ئەمریکی و نێودەوڵەتی هەیە بۆ ئەوەی کە ئەم ئابلوقە دارایی لەسەر ئێران و لەسەر رووسیا هەیە لە ڕێی قاچاقچێتیەوە بێهودە نەکرێت. ئەوەی کە بابەتە پەیوەستە بە عێراقەوە بەشێکی زۆری ئەم بابەتەیە کە بەشێکی دۆلاری عێراقی دەچێتە ئێران و ئەمە بابەتێکە کە لە ئیعلام و لە میدیای عێراقی و کوردیە باسی لێوە کراوە و عێراق هەمیشە ئامادە بووە بە تایبەتی ئەم حکوومەتەی کە لایەنەکانی کە نزیکن لە ئێرانتیایە باڵادەستن لەوە چێ بە ئاسانی ئامادە بن کشی خۆیان بکەن بە قوربانی کوڕی ئێرانی. ئەمە بەشێکی تریشی بەڕاستی فەنی و تەکنیکیە کەوا 2 ساڵێکە باس لەوە دەکرێت کە ئەم بازاری دۆلاری عێراقە ئەمریکا کە خۆی خاوەنی دۆلارە بزانێ ئەم دۆلارە بۆ کوێ دەڕوات. پلتفۆرمێکی ئەلکترۆنی دروست کراوە کە هەموو بازرگانان لەو پلتفۆرمەوە بتوانن جۆرێک لە شەفافیت دروست ببێت. هەتا لە دەست و قەڵەم و وەرەقەوە ئەچێتە پلتفۆرمێکی ئەلکترۆنی کاتی دەوێت و ئەمە وای کردووە کە بوونی دۆلار لە بازاری عێراقیە کەم بووبێتەوە کەواتە بەشێکی سیاسیە بەڵام بەشێکی زۆریشی فەنیە. زۆر باشە کاک دکتۆر کەواتە بەڕای ئێوە دەبێت داواکاریەکانی ئەمریکا بە دیاریکراوی لە عێراق چی بێت؟ ئەگەر ئەم حکوومەتی محەممەد شیع سوودانیە یەکەم دەیەوێت حکوومەتێکی سەقامگیر بێت و ئیسباتی بکات کەوا بڵێ حکوومەتێکی عێراقیە و وەکوتم سەر بە ئێران نییە چونکە ئەم گلەیەی لەسرە بەشێکی زۆر لەو لایەنانەی کەوا ئەم تەحالوفەی پشت سوودانی دروستەکەن لە ئێران نزیکن ڕۆژە لە ڕۆژان ینی ساروخیان گرتۆتە سەفارەتی ئەمریکیە و ئەمریکیان کوشتووە. ئێستا ئەمریکا هیچ نەبێ باوەشی بۆم حکوومەتە کردوتەوە لە یەکەم ڕۆژەوە با بڵین خەتی سووری پیانە هێناوە بەڵام بالمقابل ئەبێ جانبی عێراقیش و ئەم حکوومەتەش ئیسباتی وەک بڵی بەرائەزمەی خۆی بکات. ئەمە لەلایەک کەوا بەوە دەیکات کەوا بڵێ من نایڵم دۆلاری ئەمریکا لە ڕێی بازاری عێراقەوە بچێتە ئێران. جەناب تەزانی 180 دۆلار لە عێراق کەم بۆتەوە کەچی بەهای دینار بەرامبەر بە دۆلار تەنها 110 بۆ 115 دابەزیوە
مانای وایەکەوە بەشێکی زۆری ئەم دۆلارە لەوە چ ناو بازاری عێراقیە بەکار نەهێنێت هەرن داتایە خۆی جێەوەیە کە ڕاوەستانی لەسەر بکرێت. خاڵی دووەمیشەوەیە کە شعاری ڕقمیەکی حکوومەتی محەممەد شیع سوودانی بیتێ لە دژایەتیکردنی گەندەڵی جا لە گەندەڵی دۆلار و بازاری دۆلار و مەزادی دۆلار گەندەڵی لەوە گەورەتر هەیە. بەڕای من ئەمە فرسەتێکی شەکەوا سوودانی ئەمریکا بەکاربێنێت وەزەختی ئەمریکا بەکاربێنێت بۆی کەوا لە گەورەترین مەلەفا کە مەلەفی دۆلارە بتوانێت چاکسازی بکات کە تۆ بتوانانی لە مەلەفا گەندەڵی کەم بکەیتەوە ئەو کاتە نەجاحێکی گەورەیە بۆ خۆی کاتە پرسیارەکەەوەی ئایا لە ڕووی سیاسیەوە سوودانی تحملی ئەم فشارە ئەکادیان نایکات ئایا بەکاری دێنێت بۆ بەڕێوەبردن و پێشخستنی ئامانجەکانی ئەم حکوومەتەی یاخود لە ژێریا تووشی چۆکە لەرزە چۆڵین چۆک لەرزە بێت و تەنازولاتێک لەوانەیە لە جانبی ئەمریکی داوا بکات. زۆر باشە کاک دکتۆر ئێوە ئاماژەتان بە خەڵکی زۆر گرنگدا مەسەلەی هەژمونی ئێران لە عێراق کەواتە عێراق ئێستا بە هەردوو بارە هەم بەلای ئەمریکا هەم بەلای ئێرانیشە دۆخەکەی زۆر خراپە ئەگەر بەلای ئەمریکادا بڕوە ئێران هەژمونیە ئەگەر بەلای ئێرانیشتا بڕوە ئەمریکاش هەر هەژمونیە کەواتە ئەگەر بەلای هەر لایەکیانە بڕوە بە دیاری کراویش بەلای ئێرانە داڕمانی یەکجاری عێراق نابێت یاخود دۆخەکە بە جۆرێک لە جۆرەکان سازشی تێکەوێت لە نێوان ئەمریکا و ئێران. قوبان ئیجازە بدە من لەسەر خودی سوالەکە ڕاوەستانێک بکەم. ڕاستی ئەمریکا نایەوێ عێراق بەلای ئەمریکا بیشکێنێتەوە. ئەمریکا داوا دەکات کەوا حکوومەتی عێراقی بەلای عێراقا بیشکێنێتەوە چونکە سپیکردنەوەی پارەی عێراقی لە کۆتاییە زەرەر بە عێراق دات پێشەوەی کەوا زەرەر بە ئەمریکا بدات زەرەر بە ئابووری عێراق دات لەلایەکەوە عێراق تاکە وڵاتە کە نەوتی خۆی ئەفرۆشێ نەوتەکە بە دۆلار ئەفرۆشێ بەڵام سیرەکەی هاوکاری ئێرانی پێدەکرد هاوکاری ئابووری ئێرانی پێدەکرێت لە کاتێکا کەوا عێراق خۆی پێویستی بەو داهاتەیە پێویستی بە ئاودانکردنەوەیە ئێستش داوا لە وڵاتانی دەرەوە دەکا هاوکاری بکەن بۆ دروستکردنەوەی مووسڵ و ئەو ناوچانەی کەوا لەژێر دەسەڵاتی داعشا بوون. ئەمە خۆی پرسیارێکی سەرەکیە بەشەکی تریشیەوەیە کە ئەمە دەواازەیەکی زۆر زۆر گەورەیە بۆ گەندەڵی و گەندەڵی لە عێراقا بەڕاستی بابەتێک نییە بڵێ وڵا پارە ئەفەوتێ یا خەسار دروستە بێ لە عێراقا گەندەڵی بۆتە بابەتێکی ینی ئەمنی قومی داعش بۆیە توانی لە شەو ڕۆژەکان مووسڵ بگرێت چونکە ئەو جێشەی کە لە مووسڵا بوو جێشێکی گەندەڵ بوو زابتەکانی زابەتی توانە نەبوون بەڵکو بە خزمە و خزمێنە و بە واستەی سیاسی و حزبی و مەذهبی بووبوونە زابط مەسلەی گەندەڵی خەتەرێکی گەورەیە بەڕاستی بۆ عێراق ئەمە بەشێکی تریشی ینی تۆ ئەگەرسەری ناوچەکەش بکەی عێراق ئێستش هەر بە کاش و هەر بە پارەی وەرەقە تەعاملەکە لەکوێی دنیا ئەم جۆرە ماوە کە تۆ لە وڵاتێکا نزیکەی 40-50 بانقت هەبێت کەچی هێشتا هەر بە کاش حکم بکرێت چونکە کەبوو بە کاش ئیتر خۆی ئۆتۆماتیکی گەندەڵی زۆرە بێت چکە تۆ نازانی کێ پارەی یاوە بکێ سیستەمی بانقی عێراق ینی هێشتا لە سەدەی 19 لە مەسەلەی سیستەمی بانقیەوە بۆی ئەمە دەرفەتێکە بەڕاستی بۆی کەوا عێراق لایکەم سیستەمێکی بانقی هەبێت کەوا لە دنیا حسابی بۆ بکرێت بتوانێت بازرگانەکانی عێراق بە ئاسانی کار بکەن و ڕسمان کۆ بکرێتەوە بۆ ئەم هەموو شیعارەی کەوا دەوترێت بۆ دروستکردنی کەرتی تایبەت و دروستکردنی هەلی کار بۆ گەنجان. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر بیلال وەهاب تۆژەر لە پەیمانگەی واشنگتۆن ڕاست و خۆ لە واشنگتۆنەوە لەگەڵ مامووی ئەگەرچی کاک دکتۆر پرسیار زۆر بوو بەڵام کاتمان هەر ئەوەندە بوو گەلێک سوپاس ماندوومان کردن سوپاس بۆ ئێوە.